تەندروستی دەرونی بنەمای مرۆڤایەتیمانە، یارمەتیمان ئەدات ژیانێکی تێر و تەسەل و خۆشبەختانە بژین، هەروەها لە کۆمەڵگەکەماندا بەشدار بین. بەڵام ڤایرۆسی کۆڤید-19 نەک بە تەنیا پەلاماری تەندروستی جەستەییمانی داوە، بەڵکو هەروەها ئازارە دەرونیەکانمانی زیاد کردووە. خەم خواردن بۆ لەدەستدانی خۆشەویستەکان، ڕاشڵەکین بەهۆی لەدەستدانی کار، گۆشەگیری و بربەستەکانی سەرهاتوچۆکردن، سەختی ژیانی خێزان، گومان و ترس لە دوا ڕۆژ، گیر و گرفتەکانی دەرونی، بریتین لە خەمۆکی و دڵەڕاوکێ کە بەشێکە لە هۆکارە سەرچیەکانی نەئارامی لە سەرانسەری جیهاندا. پەتای کۆڤید-19 لە ئێستاکەدا گوشاری دەرونی بۆ خێزان و کۆمەڵگەکان زیاد کردووە. ئەوانەی لەبەری پێشەوەن زۆرترین زیانیان پێدەگات کارمەندانی تەندروستی بە ساڵاتچوان، نەوجەوانان و گەنجان، ئەوانەشی پێشتر ڕەوشی دەرونیان خراپ بووە، ئەوانەی لە قەیران و لێکێشەدان کە دەبێت یارمەتیان بدەین و پشتیوانیان بکەین. تەندروستی دەرونی بەشێکی گرنگە لە بەرەنگاربوونەوەی هەموو حکومەتەکان بۆ کۆڤید-19. پێویستە خەرجی تەواوی بۆ دابین بکەین و هەروەها زیادی بکەین. دەبێت سیاسەتەکان پشتگیری و بایەخ بدات بۆ کەسانی کە تووشی کێشە دەرونیەکان بوون و مافەکانی مرۆڤیان و شکۆیان بپارێزین. دەبێت جیاوازی نەکرێت لەمەڕ کەرەنتینەکردن بەرامبەر بەوانەی باری دەرونیان خراپە. لەو دەمەی کە لەم پەتایە ڕزگارمان دەبێت، پێویستە خزمەتەکانی زیاتری تەندروستی دەرونی بۆ کۆمەڵگەکانمان دابین بکەین تا دڵنیابین لەوەی بیمەکان و خزمەتەکانی سەرتاسەری تەندروستی هەروە تەندروستی دەرونیش دەگرێتەوە. نەتەوەی گرتوەکان ئێجگار پابندە بە دروستکردنی جیهانێک کە تیایدا هەموو کەسێک لە هەموو شوێنێک کەسێکیان هەبێت بۆ پشتیوانی سایکۆلۆژی ڕووی تێبکەن.